سەبارەت با بەرزبوونی نرخی گۆشتی سوورە لە هەرێمی کوردستاندا لەگەڵیشیدا گۆشتی مریشکی بە هەمان شێوە دیارە سۆما ئێمە لە هەرێمی کوردستان بەگشتی ملێتێکی گۆشتخۆری بەردەوام بەرزبوونەوەی نرخی گۆشت کاریگەری لەسەر تەواوی خەڵکی دادەنێت بە تایبەتی نرخی گۆشت سۆما پێش ئەو باس لەوە دەکرد کە نرخی گۆشت وەکو دۆلار وایە هەتا بێ بەرز دەبێتەوە نرخەکەشی ناگەڕێتەوە نرخە ئەساسەکەی خۆی کە چەند هەزارێکی زۆری فەرق بووە هەڵبەتە ئەمان چەند گوێرەگرفتێکی دیکە کە لە سامانی ئاژەڵدا هەیە لەگەڵ زۆر بەڕێ جەماڵوالی بەرەبەری سامانی ئاژەڵ لە سلێمانی تاوەتۆ دەکەین کاکتە ماسڵاو لەبێ بەخێربانی جەنابیشتان باش زۆر بەخێر بێ کاک جەمال زۆر سپاس بۆ ئێوەش کاک جەمال ئێستاش باسم لەوە کرد کە لە ئێستادا نرخی گۆشتی سوور زۆر بەرز بۆتە دەڵێن نرخەکەی 4 بۆ 25,000 ئەمە بۆچی ئەم بەرزبوونەوەی بۆچی بڵێ خۆ دەزانین چەند ساڵێک گۆشت بەردەوام لە بەرزبوونەوەیە لە سعرێک و ڕۆشتووە بۆ سعرێکی نوێ کە ئێستا بەداخەوە زۆرترین سعری تۆمار کردووە هۆکار زۆرن کە گۆشت نرخی بەرز بێتەوە یەکە لە هەرە هۆکارە گەورەکان بەڕاستی خراپی دۆخی سامانی ئاژەڵە لە هەرێمی کوردستان ئەوەی کە من سیرەکەم لە سنووری سلێمانی مەبەستمە و هەرێمی کوردستانیش بەگشتی وایە کە سامانی ئاژەڵ ئێمە بەداخەوە ئێستا ئاستی بەخێوکردن و بەرهەمهێنانی گۆشت ناوخۆیی زۆر کەمە هەر بە دووادار چوونمان بڕوات هەبێ بچۆمەیانەکە کەمترین ئاژەڵی ناوخۆیی ئەبینی ئێستا سعری زینە قەپاتە ئەو کە نەبوو کە ڕێژەکە نەبوو نرخەکەشی بەرزە بێتەوە خۆ دەزانی زینە قەبات گەشتۆتە ئاستێک هەل لەمەیانەکە کە دەیکڕن یام لەو شوێنانی بەخێوکردنی ئاژەڵ کە دەیکردن ئێ سەربڕینیش کۆمەڵێ تێچووی تێ ئەچێ هەتا گاتە دەستی هاوڵاتی هەموو ئەمانە تێچوون دواییەتە گیرفانی هاوڵاتی بیدا کە بەرهەمی ناوخۆ نەبوو بەردەوام بەرزبوونەوە ڕوئەدا ئەمە دۆخی سامانی ئاژەڵ هەنێ طبعاً ئێمە لە دوو ڕێگەوە ئەتوانین گۆشت دابینکەین ینی گۆشت دابینکەین بۆ هاوڵاتیانمان یەکەمان بەخێوکردنی ئاژەڵە لە گوند و لادیەکانی خۆمانە ئەوەی کە بەو شێوە و بە هەروە هاتووە بەشێکی تریان مەسلەی دروستکردنی پرۆژە و پرۆژەی وەبەرهێنان و پرۆژەی بەخێوکردن و قەڵەوکردنی چبەرخ و کار و گوێرەکە بێ بەداخەوە لە پرۆژە کەمترین خەڵک هاتۆتە ناو بوارەکەەوە بۆ دروستکردنی پرۆژەی قەبارە گەورە بۆ ئەوەی کە گۆشت دابینکە دۆخی سامانی ئاژەڵی خۆتە بینی لە لادیەکانە بەهۆی ئەوەی کە لادیەکان ئێستا لەو ئاستانین عەدەدێکی کەم ماڵ لە هەر دەیوا هەبووە 100 ماڵی تایە ئێستا لەوە چێ 20 ماڵی تیا بێ حیوان لەوە چێ دێ هەبووە سەردەمی خۆی ئێمە لە نەوەدەکانیشت بۆ باڵەکە باسەکەم شوێنی لە ڕێگەی ڕێکخراوی فاوە هەموو لادیەکان چوین سەردەمی خۆی دەیوا هەبوو ئەچوین بە چەندین هەزار مەڕ و بەرخ و شت هەبوو ئێستا بڕۆ لەوە چێ 100 سەری تیا دەبینی ئەمانە لە هەردوو ڕێگەکەەوە مشکیلەی خۆی هەیە ئەوە پرۆژەمان نییە دۆخی سامانی ئاژەڵیش بەڕاستی ئەوە بۆوە نایشارینەوە بەڕاستی حکوومەتی هەرێمیش خاصەتەن لە دوای ساڵی 2014ەوە نەتوانراوە هیچ خزمەت گوزاریەک بە خاوەن ئاژەڵ و ئەو کەسانەی کە ئاژەڵ بەخێوەکە نەمانتوانیوە هیچ خزمە گوزاریەکیان لە دابینکردنی ئالیک و لەم بابەتانەوە پێ بگەێنین باشە کەواتە کاک جەمال لەکوی هەموو ئەوانەی کە باست کردوە باست کرد کە لە گوندەکان ئێستا ژمارەیەکی کەم لە ماڵەکان ماونەتەوە ئاژەڵ بەخێوەکان هەروەها پرۆژەی زۆر یاخود باشیشمان نییە بۆ بەخێوکردنی ئاژەڵەکان ئەتوانین بڵین کە سامانی ئاژەڵی ناوخۆی بەشی پڕکردنەوەی پێداویستیەکانی خۆمان ناکات نەخێر بە دڵنیاییەوە بەشی ناکە ئەگەر بەرهەمی ناوخۆمان هەبێ هەموو بەرزبوونەوەکان کاتیە بن ینی لەوە چێ بە پێی وەرزێک بەرز بێتەوە یان سعری ئالیک بەرز بێتەوە نرخەکە بەرز بێتەوە بەڵام ئەوە دەرخەری ئەوەیە ئێمە سامانی ئاژەڵمان هەچەند بەداخەوە ئێمە زۆر دەمێک کە ئاماری دروستمان نەکردووە ئاماری ئاژەڵ و سامانی ئاژەڵمان لە سەرجەم هەرێمی کوردستانە نەکراوە کە ئەمە یەکێکە لە هەرە گرفتەکان کە ناتوانانی ڕقەمێکی دقیق بڵێ زۆر جار هەنێ برادریش هەیە پیان ناخۆشەڵم هەموو ڕقەمانەی ئەوترێ هەر هەمی ئیشتیبایە هەر هەمی بۆ چوونە چونکە ئامارەکەمان ئامار نییە ئێستا بەهۆی ئەو بار و زروفەوە ئەنگینا
هەر بۆ تا پێش ساڵی 2014 ڕاستیەکەتان پێ بڵم خزمەتگوزاری لە سامانی ئاژەڵا بۆ گوند و بۆ شوێنەکان باش بووە هەم لە ڕێگای منەسەمات و هەم لە ڕێگای حکوومەتی هەرێم هەم بە دامیش و بە دابشکردنیش هەروە زیاد لە 20 میلیۆن دلار خزمەتگوزاری لە سامانی ئاژەڵا پێش ساڵی 2014 کراوە بەڵام دوای 2004 بەهۆی ئەو بار و زروفۆینە حکوومەتی هەرێم و وەزارەتی کشت و کاڵ نەتوانراوە هیچ خزمەتێ بە گوندنشین و بە بواری ئاژەڵی بکە کە بەڕێی من دەبوو لە زۆر بواری تر زیاتر ئاوڕی لێ بدرێتەوە زۆر چونکە ئەمە پەیوەندی بە خۆراکی ئینسانەوە هەیە تەڵام مەبەستم سامانی ئاژەڵ کۆمەڵێ بابە دەگرێتەوە مەبەستم ئاژەڵداریەکەیەتی ئەینا لە هەنێ بواری سامانی ئاژەڵ لە هەنێ بواری تریا پێشکەوتنی باشی بەخۆ بینیوە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بۆیە مەبەستەکەم لێرە ئاژەڵداری و دۆخی ئاژەڵی گۆشتی سوورە لێرەدا نەتوانراوە ئەوە بکرێت کە هیوادارین ئاوڕێکی جددی لە سامانی ئاژەڵ هەم وەکو ئیدارەکانی ئیدارەی سامانی ئاژەڵ لە پارێزگاکانیشە لە پارێزگاکانیشە ئەو دەسەڵاتە و ئەو پێداویستیانیان نییە کە نیمانەیانی بەڕاستی کە بتوانین بچین کاروباری خۆمان و بچین بە دوواداچوون و خەڵی باشمان هەبێت ینی سەراحەت بڵێم لەوە چێ پێش خەڵکە بێ پێی ناخۆش بێ وەڵام ئەمە ڕاستیە ئەوە هەموو فەرمانبەران وانە کە لە سامانی ئاژەڵانی هەموو ئەو دۆخەیە کە ناتوانین کاروبارەکانی خۆمان ئەو دەسەڵاتی کە سامانی ئاژەڵ لە پارێزگاکانە دەسەڵاتێکی وایە نییە کە خۆیان بتوانن کۆمەڵێ خەتە جێبەجێکەن تایبەت بە سنووری پارێزگاکە ئەمە یەکێکە لە گرفتە ئیداریەکانشمان تۆ گرفتی ئیداری هەبێت ناتوانی لەوەی تریشە کاری باشتر بکەین کێ لە ئێستادا ڕقابێ بەسەر سامانی ئاژەڵ ئێوە کە بەڕێبەراتیەک بوو منە سراحەتی ئەوتان نییە کە بەدڵی خۆتان ئەو بڕێرانی کە ئەتانەوێت لەسەر سامانی ئاژەڵ بیدەن کێ لە ئێستادا دەتوانێت ئەو بڕێرانە بدات یاخود چارەنووسی دۆخی ئاژەڵداری لە هەرێم دیاری بکات بەڵێ جا یەکێک لەوانی کە دوای یەگرتنەوەی حکوومەتی هەرێم هەیکەل زۆر گرنگە هەیکەل لە ناو وەزارەتی زراعە ئەوە پێشنیازی خۆشمان بۆ قسەی خۆشمان هەبووە ئێمە لە دوو ڕێگەوە ینی دوو مدیرێتی ئامان هەیە لە پارێزگاکانەدا لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵەکانەوە کتابەکانی خۆمان دەنێرین بۆ شوێنەکان ینی لە ڕیفەنیوە ڕەبتین بە بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەنەری لە ناو وەزارەت کە زۆر ئەم بابەتانی کە ئێستا باسەکرێ بەڕاستی پەیوەندی ڕاستەوخۆی بەوانەوە هەیەوە دەبوو ئەوان لەسەر خەت بووناوە دەبوو ئەوان فکری بەڕاوێژ لەگەڵ ئێمە چونکە بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەنەری لە ناو وەزارەتە دوو بەشە سامانی ئاژەڵ ڤێتەنەری لە پارێزگاکان ڤێتەنەریەکانی بەڕێوەبەرایەتی سەربەخۆن لە سامانی ئاژەڵەکانی کراون بە بەشێک و سەر بەبرە لەبەرەوە ئەمە گرفتی ئیداریژی بۆ ئێمە دروست کردووە هیوادارین کە پێداچوونەوە بکرێت کە سامانی ئاژەڵ وای لێ بکرێت کە بتوانێت ڕۆڵی خۆی بە تەواوەتی لە پارێزگا و لە قەزا و ناحیەکانە ببین. باشە کاک جەمال ئەگەر باز لەو بکەین بزانین نرخەکە پێشبینیەکرێت کە بەرزتر ببێتەوە چونکە وەک ئاماژەم پێکرد من هەر لە ساڵانی ڕابردووە ئەوەی کە بیرم بێت ئەزانم کە نرخەکەی کەم بوو بەرە بەرزە بێتەوە بەڵام ئەم نرخە ناوەستێنرێت تا لە 15,004 و گەیشتە 17,000 و 20,000 و تا ئێستاش کە ئاخیر نرخێتی 24,000 نیوە وابزانم وانە 24,000 بۆ 25,000 بۆچی ناو ئەمە ناوەستێنرێ و ئەو گۆشتە 10,000 کە هەیە ئەمە کاریگەری لەسەر ئەوە نابێت نەبووە یان نرخەکەی نزم کاتەوە جایکەین بە دوو بەش بەشێکیانەکەین ئایا بۆچی بەردەوام بەرز بووەتەوە چی کراوە بۆ ئەوەی کە نەتوانراوە بەرزکە ڕێگری پێ بکرێت بەشێکیانە خەینە سەر ئەو بابەتی گۆشتی بەستووە پێشم خۆشە قسەیەکی لەسەر بکەینەوەانە بەڕاستی چەنە بەرز بووەتەوە هەنگاو نراوە بڵین هەنگاو نراوە لە وەزارەتی کشت و کاڵ هەنگاو نراوە هەنگاوەکان چی بووە بە هێنانی ئاژەڵ بووە لە دەرەوە لەو وڵاتانەی کە تایە هەرزانن ئاژەڵ تیا هەرزانن وەکو هەنێ وڵاتی جۆرجیا بووە ئەرمینیا بووە بەرازیل بووە زۆر وڵات گۆشتی لیا ئێران بووە زۆر وڵات حیوانی لێهێنراوەتە ناو هەرێمی کوردستان بڕیاری ژمارەیەکی ساڵی 2021 بۆ کارمان کرد دوای لە ئەنجومەنی وەزیران بڕیارێکی تر دەچوو بە بڕیاری ژمارە 145 هەنێ قەیدوبەندی تریشی لابر بۆ ئەوەی کە بتوانرێت زیاترین ئاژەڵ بێتە ناو هەرێمی کوردستانە بەڵام نەیتوانی لەبەرەوە من دڵنیایی ئەدەم ئەگەر
ئەو شێوازی هێنانی کە ئێستا ئاژەڵی پێدەهێنین نەیگۆڕین و بیر لە شتێکی باشتر و واقعیتر نەکەینەوە بە پێی پارێزگاکان. ینی گرنگە هەنێ جار مەرکەزیەت لا ببرێت لە دۆخی خواردنە بۆ ئەوی کار ئاسانی بتوان. ئەبێ ئەو جۆ شێوازی هێنانە ئێستا هەیە لا ببرێت. ئێمە لە سامانی ئاژەڵ لەگەڵ ئەو هاوڕێیانەمان کە پێکەوە لە سامانی ئاژەڵ بڕێەوە بینەوانە فکری باشمان پێ و ئەتوانین زۆر گۆڕانکاری ماسە پلانی خۆمان هەیە ئەتوانین زۆر بکەین. ئەو دۆخەمانە ئەوەی کە تۆ نەتوانیوە لە ماوەیە بەردەوام و قسەی بەڕێزت کە ئەم بەرز بۆتەوە جارێتتر لەبەرەوە بوەستێ هەتا بوەستێ نەوەسێنراوە بەرز بۆتەوە جارێت لەباتی لەویا بیوەستێنینەوە ساوە ئێستا زۆرترین سعری زۆرترین نرخی چۆتە سەر کەواتە تۆ دەبێ ئەو خەتەی کە تا ئێستا پێت کردووە دەبێ بیگۆڕی دەبێ خەتەیەکی بەدیلی تردا بنێ کە بتوانێت کار ئاسانتر بێ. هەرچەند نایشارمەوە گۆشت لە عالەمیە گران بووە جیهانیە گرانیەکە جیهانیە و سەبارەت بە بابەتی دووەمە بەرگەی دووەمە مەسەلی ئەو گۆشتە 10,000 هەیە. ئەو گۆشتەش دە زۆر شوێنی ژوتومانە مەسلەی گۆشتی بەستوو شتێکی نوێ نییە تا بڵێن ڕێگری لێ کرابێت و ئێستا کرابێتەوە بەردەوام هەبوو و قەت ڕێگری لێ نەهاتووە بەڵام کەوتۆتە سەرخواستی هاوڵاتی و ئاستی معیشەتی هاوڵاتی کە بتوانێت ئەم دۆخە خواستی زیاتر خواستەکە نییە زیاتر دۆخی معیشەتی خەڵکی بووە کە توانیانەوێەوە بە ڕێکاری جێهێنێ لە ڕووی بەو ڕێکارانەی هێنێ هیچ گرفتێکی نییە بەڵام هەرچەند ئەتوانرێ ئەوەشی ئەمە زۆر فکرشمانەوە بە خۆشی متووە کە هاتووە ئەتوانرێت دڵنیایی زیاتر بۆ ئەوەی خەڵک کە سوودمەندتر بێت و دڵنیایی زیاتر ڕێکاری تر هەیە ئەتوانێت کە زیاتر دڵنیایی بدرێت بە خەڵک لەبەرەوە نابێ بە بەدیلی فرێش هەمیشە خواستی جیاوازترە چونکە بۆ تۆ حیوانی ناوخۆ ئەزانی لە ژێر چاودێری موئەسەساتی سنوورەکەی خۆ تا سرە بڕێ و تام و لەزەتی ئێمە ژوار ڕاهاتوین واریدە لە زانستی سامانی ئاژەڵە ڕقبەی مستەهلیک حسابی بۆ بکرێت و حسابیشی دەبێت. سەبا کاک جەماشتەکە پێچوانە بووە ئەوەندەی لەبەر گۆشتە بەستۆکە زۆرە بووە نرخی گۆشتی سوور هەرزانتر بووە بڕێکی زۆر گۆشت لە بازار کەواتە دەرکە و ڕقبەی بەکاربە ڕقبەی ئێمەی مرۆڤ ڕقبەمان بۆ ئێستێلاک بۆ فرێشە جا هەمیشەش فرێش لە دنیا وایە نەک لە ئێستا هەمیشە فرێش نرخی بەرزترە لە بەستوو نەک لە بەرەوەی بەستوو ناتەندروستە گۆشتی بەستوش تەندروستە ئەگەر بە ڕێکاری خۆی سەر بڕابێت و بەست نابێت و تەمان ئەگەرێتەوە بۆ دۆخی بەستنەکەی چەنە بەستوێتی چۆن بەستوێتی ئایا کردوێتیوە نەیکردووە ئەمانە بڕیاری لەسەر بەڵام گۆشتی فرێش خەڵک بەڕاستی ڕغبەی زیاتر لەسەر وەک لە گۆشتی بەستوو. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز جەمالوالی بەڕێبەری سەمانی ئاژەڵ لە سلێمانی سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونەکان زۆر سپاس بۆ بەڕێزتان زۆر سپاسانەکەیت.